سڵاو ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویست بە بۆنەی نزیکبوونەوە لە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵا گەرم و گەشترین پیرۆزبایی ئاراستەی هەموو ئێوە خۆشەویستان بە تایبەت نەماڵە و خزم و کەسوکاری شەهیدان زیندانیانی سیاسی پێشمەرگە دێرینەکان و هەڵسوڕاوانی نهێنی و سەرجەمنەوەی نوێی خەباتکاری کوردستان دەکەم. هەروواکە ئاگادارن کۆمەڵی شۆڕژگاری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە 5 خەزەڵوەری 1348 هەتاوی لەسەر دەستی کۆمەڵێک خوێندکاری زانزگاکانی ئێران پێکات. لەم بەرنامەیەدا تێدەکۆشین لایەنە مێژووی سیاسی، کۆمەڵایەتی، کللتوری و کاریگەریەکانی کۆمەڵە لەسەر بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستان، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان و چەندین پرسی دیکە باس دەکەین. سەرەتا ئاوڕێک لە مێژووی سەرهەڵدانی کۆمەڵە و دۆخی سیاسی ئەو کاتی ئێران. خەڵکی کوردستان بە درێژایی مێژووی 2 سەدە لەوە پێش بەردەوام بۆ دامەزراندن و چەسپاندنی بیرێکی ئاشتی خوازانە و هەروەها بۆ گەیشتن بە مافەکانی خۆی و بۆ سەقامگیرکردنی دەسەڵات بەسەر ناوچەکانی خۆیدا خەباتێکی شێلگیرانەی بەڕێوە بردووە. جیا لەوەش ئەمگەلا کە پاش دابەشبوونی بەسەر 4 وڵاتدا لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە و بەتایبەت لە چەندەیە لەوە پێشەوە تەواوی هەوڵی خۆی بە شێوەگەلی جۆراوجۆر بۆ بوار خۆشکردن و هەروەها بۆ دابینکردنی دەسەڵات و حاکمیەتێک کە مافی سەرجەم گەلانی تێدا مسۆگەر بێت خستۆتە گەڕ. ئاشکرایە کە لە دوای شکستهێنانی بیرە پێشکەوتن خوازەکانی شۆڕشی مەشروتە و پاشان هاتنە سەرکاری ڕەزاشای پەهلەوی بۆ سەر تەختی پاشایەتی بە پشتیوانی وڵاتێکی زلهێزی جیهانی وەک ئینگلیس و تێکەڵ پێچانی دەسەڵاتی قاجارەکان لە ئێران، ڕەزاشا دەستی دایە کۆمەڵێک بەناو چاکسازی لە ناوخۆی ئێراندا کە بە هیچ شێوەیەک بەرژەوەندی گەلانی ئێران جگەل لە فارسەکانی تێدا ڕەچاو نەکرابوو. بۆ نمونە زاڵکردنی هەیمەنەی نەتەوەی فارس بەسەر نەتەوەکانی تردا و سانترالیزەکردنی پێکاتەی دەسەڵات و هەروەها سەپاندنی زمان و فەرهەنگی فارسی و لە هەمان حاڵدا ڕێز نەگرتن لە پێکاتەکانی تری ئێرانی کردە دەستپێکی سەرکوت و لەباربردننی هەر جۆرە بیرێکی جیاواز. ڕۆژ بە ڕۆژ ناوبرا و گەشەی دەدا بە دەسەڵاتە ڕەشەکەی خۆی بە جۆرێک کە هەندێک ناڕەزایەتی لە ناوچە جیاجیەکانی ئێراندا سەریان هەڵدا. لە ناوچەکانی کوردستان کۆمەڵێک ناڕەزایەتی و ئێعتراز هاتە ئاراوە کە بە شێوەیەک لە شێوەکان دەرخەری زوڵم و زۆر و چەوسانەوەی نظامی ڕەزاشای با دژی خەڵکی بێدەرەتانی ئەو ناوچەیە تێدا دەبینرا. ڕەزاشا بە نادیمۆکراتیکترین شێوە لەگەڵ خەڵکی کورد تەعاملی دەکرد و بە هیچ چەشنێک دەرەتانی بۆ دەنگ هەڵبڕینی کوردانی ئێران بۆ پێداگری لەسەر مافەکانی خۆیان نەدەدا. ئاستی گوزەرانی خەڵکی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕۆشت. هەژاری و برسیەتی و بێکاری لە پاڵ زوڵم و زۆری فئۆدالەکانی دەستەچینەی ڕەزاشا ڕۆژانە لە پەرەسەندیمدا بوون با جۆرێک کە بڕستی لا خەڵکی ئەو ناوچە بڕی بوو. بەو بۆنەوە خەڵکی کورد بە هیچ شێوەیەک لا کاتی دەسەڵاتی ڕەزاشا و تا کاتی ڕووخان و تێکەوە پێچانی دەسەڵاتی ناوبراو جیا لە قوڵبوونەوەی کێشە و گرفتەکانیان و هەروەها بێبایەقکردنی فەرهەنگ و دابوونەریتیان چیدی سوودێکی ئەوتۆیان لێ نەبینی. کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی نهێنی لە پاییزی ساڵی 1348 هەتاوی دروست کراوە بۆ ماوەی نزیک بە دەهەیەک یان 9 ساڵ و تقریبەن، یعنی تا 1357 هەتاوی ڕۆژی 26 ڕێبەندانی ئەو ساڵە وەکو ڕێکخراوێکی نهێنی و ژێرزەمینی توانی سەرڕای هەموو دژواریەکان و سەختیەکانی کاری سیاسی لەو دەورەیەدا خۆی ڕابگرێ و بمێنێتەوە و درێژە بە بوونی خۆی بدا. لە ڕاستیدا ئەگەر بمانەوێ ڕۆژێکی دیاریکراو وەکو ڕۆژی دامەزراندنی کۆمەڵە دیاری بکەین، بە بڕوای من ڕۆژی 5 ئابانمانجی ساڵی 1348 ئەو ڕۆژەیە، یا من وای دیاری دەکەم هۆیەکەشی ئەوەیە کە لەو ڕۆژەدا بوو کە دوو شانەی سەرەتایی، دوو هەوڵین شانەکانی ڕێکخراوی کۆمەڵە لە شاری تاران هاتە بوون و بۆیە پێم وایە ئەو ڕۆژە دەتوانێت بە ناوی ڕۆژی دامەزراندنی کۆمەڵە ئەگەر بمانەوێت ڕۆژێکی دەقیق دیاری بکەین دەستنیشان بکرێت.
بەڵام چۆن بۆ ئەو ڕێکخراوە لەو ساڵەدا پێکات ئەمە دەگەڕێتەوە سەر کۆمەڵێک زەمینە و هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی ناوخۆیی و دەرەکی ئێرانی و کوردستانی و جیهانی کە ڕنگ بێ بە کورتی ئاماژەیان پێ بکەین خراپ نەبێ. لە بیرمان نەچێ کە دەهەی 40 ئێرانی هەتاوی کە دەکاتە ساڵەکانی 60 زاینی لە دنیادا ئەو ساڵانن کە تێیدا گۆڕانکاری گەورەی سیاسی و فیکری و فەرهەنگی و تەنانەت ئەخلاقی لە دنیادا هاتنە ئاراوە. یەکێک لەو سەردەمانن کە وەکو نوختەی وەرچەرخانێک لە مێژووی سیاسی جیهان و بە تایبەت دنیای ڕۆژاوادا دەستنیشان دەکرێن. لەو دوو دەهەیەدا بوو کە بە دوای جەنگی دووەمی جیهانیدا فکر و بیری چەپ و پێشکەوتن خوازی و ئازادی خوازی لە دنیادا زۆرترین پەرەی سند. لەو ساڵانەدا بوو کە بزوتنەوە ڕزگاری خوازانەکانی دنیا زۆرترین برە و مەقبوڵیەتیان لە دنیادا هەبوو. لەو ساڵانەدا هەبوو کە فێمینیزم و بیرۆکەی یەکسانی خوازی ژن و پیا و هەوڵدان و بزوتنەوەی کۆمەڵایەتیش بۆ بەدیهێنانی مافی ژنان لە دنیادا پەرەیەکی فراوانی سند. لەو ساڵەنەدا بوو کە شۆڕشی مانگی مەی 1968 لە پاریس و دوای لە هەموو فەرانسە ڕوویدا کە لە 1970دا تەشەنەی سند بۆ ئیتالیاش و دەزانین کە بزوتنەوەی مانگی مەی کە هین خوێندکاران و دواتر بوو بە هی کرێکاران و تقریبەن زۆربەی هەرە زۆری کۆمەلگای فەرانسە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئەو نەسلە و ئەو نەوەیە لە دنیادا دانا کەوا بێ سەردەمی بزوتنەوەی خوێندکاریەکی فراوانیش بوو. سەردەمی ئازادی پەیوەندی کوڕ و کچ لە دنیادا بوو. سەردەمێک بوو کە تەنانەت جۆری لیباس پۆشان و ئارایشیش هی نەسلی گەنج و لاوان لە دنیادا گۆڕا. جوانان لەو سەردەمەدا بوو کە توانیان وەکو توێژێکی کۆمەلگا وەکو بەشێکی کۆمەلگا شخصیەت و هۆویەتی خۆیان پەیدا بکەن و وردە وردە تەئسیر و کاریگەری خۆیان لەسەر کۆمەلگادا هەبێ. پاش بیستی خەرمانانی 1320 بۆ ماوەی زیاتر لە یەک دەیە کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە ئاستی ئێراندا هاتە ئاراوە. کەسبوونی دەسەڵاتی سەرڕۆ هەروەها لاوازبوونی حکوومەتی ناوەندی بەگشتی دیاردەی دروستکردنی حیزب و ڕێکخراوە و دەرکردنی ڕۆژنامە و هەروەها کردنەوەی پەرلەمانی خەڵکی کە لە سەردەمی ڕەزاشادا بازکردن لی بڤە بوو هێنایە ئاراوە. لە نێوان ساڵەکانی 1320 تا کودتای 28 گەلاوێژی 1332 هەتاوی کەلێنێک بۆ گەلانی ئێران و بە تایبەتی خەڵکی کورد کراوە کە هەناسەیەکی تاڕادەیەک ئازادانەتری سیاسی هەڵبکێشن. ئەوە ڕوونە کە هەر کات دەسەڵاتە ملهۆر و دیکتاتۆرەکان تەخت و بەختیان تێکەوە دەپێچرێت مەجال بۆ ئەو دەنگ و بیرە کبکراوانە دەڕەخسێت کە ڕۆژانێک نرخی زۆریان لە پێناو ئازادی و گەیشتن بە وڵاتێکی دادپەروەر و دیموکراتدا هێنا بۆ ئاراوە. لەگەڵ ئەو مەجالەش کە لە ئاستی ئێراندا هاتە ئاراوە بەشێکی زۆر لە کەسانی دەرەوەی وڵات کە لەو سەردەمەدا خەریک با خوێندن بوون لە هەندەران گەڕانەوە و کۆمەڵێک بیری نوێ و چەمکی تازەیان لە بوارە جیاجیەکاندا لەگەڵ خۆ بەرەو ئێران هێنا بووەوە. لەلایەکی دیکەوە کۆتایی شەڕی جیهانی دووهەم و هەروەها سربەخۆبوونی وڵاتانی کۆلۆنی ئەو سەردەم خۆی لە خۆیدا بووە هۆی چەکەرەکردنی بیری پێشکەوتن خوازانە لە ناو باقی نەتەوە غەیرە فارسەکان بەگشتی و بە تایبەت نەتەوەی کورد لە ئێراندا.
ڕەونەقی اقتصادی بوو و لەو ڕەونەق و گەشەی اقتصادیەدا شارنشینی لە دنیا زۆر پەرەیسەند، داهات و دەرامەدی خانەوادەکان زیاد بوو و ئەمە وای کرد کە هاتوو چۆ و سەفەر بۆ دنیا و هەموو ئەوانە بکرێتەوە. سەردەمی پەرەسەندنی تەلەڤیزیۆن بوو، سەردەمی تەنانەت گۆڕان لە موزیک لە دنیادا بوو، موزیکی پاپ و ڕاک و ئەوانە ئەو سەردەمە هاتنە ئاراوە و ئەو موزیکی زۆر کلاسیک و چوارچێوەداری بڵێن ئۆپێرا و موزیکی کلاسیک و ئەوانە جیان پێلێژ بوو یا تا ڕادەیەک چوونە پەراوێزە و ئەهمێتیان کەم بوو لە چاو ئەو موزیکەی کە مشتریەکەشی و خوڵقێنەریشی زۆرتر جوانان بوون لە دنیادا. بەرحاڵ ئەم سەردەمە سەردەمی گۆڕانێکی گەورەی هەروەکو باسم کرد ئەخلاقی و سیاسی و کۆمەڵایەتی بوو لە دنیادا و پێناسەکانیشی ئەوانە بوو کە باسم کردن بە بزوتنەوەی کرێکاری و خوێندکاران و ژنان و جوانان و بڵاوبوونەوەی بیرۆکەی ئازادی و ڕزگاری نەتەوەیی و چەپایەتی لە دنیادا و ئەمە سەردەمێک بوو کە سەردەمێکی جیهانی و دەورەیەکی جیهانی بوو کە تێیدا کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانیش دامەزرا. یعنی لەژێر تەئسیری ئەم تەوژمە جیهانیە ئاڵوگۆڕە دیارە خوێندکارانی ئێران و کوردستان و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی جیهانی سووەمیش بە دوور نەبوون لەژێر تەئسیر و کاریگەریەکەی و ئێمەش وەکو کەسانێک کە بەشداریمان کرد لە دامەزراندنی کۆمەڵەدا تعلقمان بەو نەوەیە و بەو نەسلە هەیە. بەڵام ئەمە هەر ناگەڕێتەوە سەر زەمینە و هۆکارە جیهانیەکان، بەڵکو ئەگەر ئاوە تەقسیم بەندی بکەین بڵێن جارێ هۆکارە ئێرانیەکان و هۆکارە کوردستانیەکان تۆزێک جیا بکەینەوە، لە نێو زەمینە و هۆکاری ئێرانیدا ئێمە دەبێ ئاماژە بە گۆڕانێکی گەورە بکەین کە هەر لەو ساڵانەدا یعنی لە ساڵی 1341 کە دەکاتە 1961 و 62 هەتا زاینی ئەمە لە ئێرانیشدا ڕوویدا. ئێرانی پێش ئەوە ئێرانێکی بە نیزامی دەرەبەگایەتی و فێئۆدالیەوە بوو، ئێرانێک بوو کە تێیدا لادێکان بەشی زۆری دانیشتوانی ئێرانی لە خۆ دەگرت، شارەکان کەم و بچووک بوون، نیزامی عەشائیری و زەمینداری کۆن تێیدا بەردەوام بوو. ئەمڕەزاشا پاشنەمانی باوکی جەستەی بێگیانی ڕێبەرانی کۆماری مەهابادی کردا یەکەمین دیاردەی دەسەڵاتە شوم و ترساویەکەی بۆ خەڵکی کورد لە کوردستانی ئێراندا. پاش ئەو ڕووداوە و هەروەها پاش کودتاکەی شاو زاهێدی لە 28 گەلاوێژی ساڵی 32 بە پشتیوانی ئەمریکا بۆ جارێکی دیکە سێبەری ڕەشی ڕەژیمی پاشایەتی باڵی کێشا بەسەر ناوچە ئازادکراوەکانی کوردستان و بۆ جارێکی دیکە هێرش کرایەوە سەر خەڵکی هەژاری ئەم ناوچەیە. هەر لەو سەردەمەدا و لە کۆتاییەکانی دەیەسی هەتاوی کە ڕەژیمی پاشایەتی هێرشی کردە سەر بەشێکی زۆر لە چالاکانی سیاسی و زیاتر لە 120 کەسی چالاکی ئەو بوارە ڕەوانەی زیندان کران. لە درێژەی سیاسەتەکانی حەمەڕەزاشا بەشێکی زۆر لە عەشیرە دەرەبەگ و فێئۆدالەکان بە پشتیوانی هێزی ڕەژیم کەوتنەوەی گیانی جوتیاران و هەژارانی بێدەرەتانی ئەو ناوچەیە، با شێوەیە کە دیسانەوە فەزای سیاسی کوردستان مەجای هیچ دەنگێکی ئازادانەی پێنەدرا و باڵی ڕەشی دیکتاتۆری بەسەریدا زاڵ بووەوە. فەراهەمبوونی تا ڕادەیەک سەنعەت و فەراهەمبوونی پەیوەندیەکانی سەرمایەداری لە ئێران و هەموو ئەوانە وردە وردەوای کردبوو کە ئێران ئەگەر بیویست بایە پێشکەوتنێک بەدەستبێنێ، بیویست بایە
پەرەسەندنێکی ئابووری و اقتصادی و سەنعەتی بۆ خۆی دەستەبەر بکات دەبواە ئەو سیستم و نیزامە بگۆڕێ. بەڵام لە هەمان کاتیشدا هۆکارێکی خارجی گەورە بوو بۆ ئەم ئاڵوگۆڕانەی نێو ئێران، ئەویش هاتنە سەرکاری دیموکراتەکان بوو لە ئەمریکا. جان ئێف کێنەدی لە وەختەدا بوو بە سەرکۆماری ئەمریکا و هەم بە هۆی اقتصادی و ئابووریەوە هەم بە هۆی سیاسی و استراتێژیکەوە بەو نەتیجە گەیشتن کە لە زۆرێک لە وڵاتانی جیهانی سووەم دەبێت کارێکی وا بکەن هەم اقتصادی ئەو وڵاتانە بگۆڕێ و بێنە چوارچێوە و ناو جەغزی بازاری جیهانی و بەرهەمهێنانی جیهانی سەرمایەداریەوە و هەمیشتیاندا ڕێفۆرمی سیاسی بکرێ بۆ خاتری ئەوەی کە بە بڕوای ئەوان ئەمە وای دەکرد کە لەگەڵ دنیای غەرب زۆرتر پەیوەست بن و نەکەونە ژێر تەئسیری شوورەوی یان نەکەونە ژێر تەئسیری ئەو بزوتنەوەی شۆڕژگەرانە و چەپی کە ئەو وەختە لە بەشێک لە وڵاتانی جیهانی سووەم لە ئارادا بوو. بەهەرحاڵ من نامەوێت بچمە ناوردەکاریەوە تەفسیلاتی زۆرە. لە هەر حاڵدا لە ساڵی 1341 لە ئێراندا لەژێر تەئسیری ئەم داواکاری و فشاری ئەمریکا و لەژێر تەئسیری هۆکارە ناوخۆییەکان کە تێیدا کۆمەڵێک هۆکاری وەکو قەیرانی ئابووری و کۆمەڵێک شتی ئاوا بوو، نیهایەتەن شا تەسمیمی گر قبولی بکە، ئەو ئاڵوگۆڕە قبول بکە و لە ئێران دکتۆر ئەمینی دکتۆر عەلی ئەمینی هاتە سەرکار و کۆمەڵێک ئاڵوگۆڕی ئابووری و اقتصادی و کۆمەڵایەتی لە ئێران بە دوای ئەوەدا هاتە ئارا. لە ئێران دیارەشا دوای ماوەیەکی کەم ئەمینی و هەموو ئەو کابینەی کە ئەو ئاڵوگۆڕانیان پێکێنابوو ئەوانەی خستە لاوە و بۆ خۆی کۆنتترۆلی بەدەستەوە گرت و ئازادیەکی سیاسی و کرانەوەیکی سیاسیش کە بۆ ماوەیەکی دیاریکرا لە ئێران درابوو، ئازادیە سیاسیەکەشی نەهێشت، بەڵام ئاڵوگۆڕە ئیقتصادیەکان هاتن و هەرچەند نە بە شێوەیەکی کە زۆر لە بەرژەوەندی کۆمەڵانی بەرینی جووتیار و زەحمەتکێشی لادیەکاندا بێت، بەڵام بە هەر حاڵ گۆڕانێکی اقتصادی گەورە لە ئێران کرا. لەلایەکی دیکەشەوە لە بواری گوزەرانی ڕۆژانە هەژاریەکی زیادە لە حەد لە کوردستان هاتە ئاراوەکە بووە هۆی قات و قڕیەکی بێوێنە و سەرهەڵدانی نەخۆشی جۆرا و جۆر کە کوشتنی بەشێک لە خەڵکی کوردستانی لێکەوتەوە. پاشان و دوای ماوەی چەندین ساڵی دیکە ساڵەکانی 46-47 و لەژێر کاریگەری زاڵبوونی گوتاری چەکدارانە و ڕادیکاڵ لەو سەردەمەی ئێران و هەروەها لە ئەنجامی سیاسەتە دژمنکاریەکانی ڕژیمی پاشایەتی بزوتنەوەیەکی دیکە لە دژی ڕژیمی حەمەڕەزاشا لە ناوچەکانی کوردستان کە لەلایەن چەندین خوێندکاری کوردی زانکۆکانی ئێران و چەندین کەسی خۆشدا و لێهاتووی ناوچەکانی کوردستان بە بیرێکی چەپ و پێشکەوتن خوازانە لە پشتیوانی لە جوتیارانی هەژار و هەروەها بە دژی زوڵم و زۆری ڕژیم و دەرەبەگەکانی سازدرا کە بۆ ماوەیەک هیوایەکی دیکەی لە ناو دڵی خەڵکی کوردستان زیندوو کردەوە. سەرهەڵدانی ئەم بزوتنەوەیەش لەو سەردەمەدا و پاش ئەو سەرکوتە بێوێنەی دەسەڵاتی پاشایەتی هەناسەیەکی وەبەر خەڵکی کورددا هێنایەوە و بووە هۆی زیندووکردنەوەی بیری بەرەنگار بوونەوە لە دژی ڕژیمی پاشایەتی. ئەم ڕووداوانەش لە مێژووی خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ئێراندا وەک ڕووداوێکی پرشنگدار شوێن پەنجەی دیار و بەرچاوە. بەڵام پاش ماوەیەک چالاکی نواندنی ئەم هەڵسوڕاوانە لەلایەن دەسەڵاتی حەمەڕەزاشا و پاش کوشتنی ڕێبەرانی سەرکوتو لە ناو چوون و ناوی ڕێبەران و حرەکەتەکەیان چوە ناو مێژووی بەرەنگاری گەلی کورد لە شێوەیەکی پێشکەوتن خوازانە و بەرحەقدا. کۆمەڵێک بەرنامە هەبوو کە خوێندن لە ئێران پەرەیسەند لەبەر ئەوە ئەولادی ئەو چین و توێژانەی کۆمەلگا کە تا دوێنێ مەجالیان نەبوو ئیمکانیان نەبوو بەم پێیان بخوێنن ئەوانە هاتنە نێو مەدرسە و خوێندنگاکانەوە، تەنانەت بەشێکی زۆر لەوانە ڕویان کردە زانستگاکانیش
و ئەوانە توێژی خوێندەواری ئێرانیان پێکەنا لە حاڵکدا تا دوێنێ زۆرتر فقط ئەولاد و بە تایبەت کوڕەکانی چین و توێژی خاوەن دەسەڵاتی سەرمایهدار و زەمینداری گەورە و بنەماڵە زۆر قەدیمی و دەستڕۆیشتووەکان دەیانتوانی بە منداڵی خۆیان بخوێنن لەبەرەوە دەتوانم بڵێم ماهیەتی چیناتی توێژی خوێندەوار لە ئێران گۆڕا لە زیاتی ئەوەی فقط منداڵ و کەسوکاری هەرە دەوڵەمەند و هەرە بەتواناکان لە ئێران بخوێنن یا منداڵیان بنێرنە دەرەوەی وڵات یا بیان نێرنە زانستگاکانی تاران و شوێنەکانی دیکە خەڵکی عادی چین و توێژی ناونجی کۆمەلگا تەنانەت خەڵکێک کە تا دوێنێ جزوی بێبەشانی کۆمەلگا بوونەوانش توانیان منداڵەکانیان بنێرن و بخوێن و ئەوانە هەم یعنی توێژی کۆمەلگای ئێران پایی توێژی خوێندەواری ئێران بەڵێ پایی کۆمەڵایەتیەکەی گۆڕاوە ئەوە عواقیب و ئاکامی سیاسی گەورەی بۆ داهاتوو لێکەوتەوە کچان هاتنە نێو خوێندنەوە و نێو بازاری کارەوە مافی دەنگدانیشیان پێدرا جزوی ئەو سری ئیسلاحاتە بوو کە شانێوی نابوو ئینقلابی سفیدی شاه و مەردم ژنان مافی دەنگدانیان بۆ فراهەم بوو جا لەوە بگەڕین کە لە ئێران انتخاباتێکی دیموکراتیک نەبوو هەمووی فەرمایشی بوو بەڵام بە هەر حاڵ ئەو مافە هاتە ئاراوە خوێندنیان و کارکردنیان و ئیشتیغاڵی ژنان لە بازاری کاردا و ئەوانە هەموو ئاڵوگۆڕی زۆر مهمی ئێران بوون بەڵام ئەم ئاڵوگۆڕە کۆمەڵایەتی و ئابووریانە کە لەگەڵ خۆی کۆمەڵێک گۆڕانی فەرهەنگی و سیاسی و ئەخلاقی مربوط بەو سەردەمەشی دەهێنا لە زێهنیەتی خەڵکدا و بە تایبەتی لە نێو جەوانان و نەسلی تازە پێگەیشتوودا هاوتا نەبوو لەگەڵ ڕێفۆرمی سیاسی لە ئێران یعنی ئێران بە پێچەوانە لە باری سیاسیەوە بە دوای ئەم ڕێفۆرمانەی کە لە سەردەمیشا لە 1340 کرا هەتا هات و زۆرتر بوو بە کۆمەلگایەکی دیکتاتۆری و داخرا و بە تایبەت بوو بە دیکتاتۆریەکی فەردی تقریبەن بێسنوور لە ئێران ئەو نەختۆکەیەک کرانەوەی سیاسی کە لە 1340 بۆ ماوەیەک ئیجازە درا بە تایبەتی لە تاران ئیجازە درا و جەبهەی میلی دووەمێک هاتە ئارا و کۆمەڵێک فعالیتی سیاسی و چاپەمەنی و ئەوانە کرا ئەوانەش دیسان داخرانەوە و شا هەتا هات زۆرتر بوو بە حاکمێکی مطلقەی کە خۆی و دەرباری بەسەر هەموو سیاست و هەموو ئابووری و هەموو کۆمەلگای ئێراندا زاڵ کرد بۆیە پەرەسەندنێکی ئابووری و گۆڕانێکی کۆمەڵایەتی لە ئێران هاتە ئارا وردە بە هەموو کەم و کوڕیەکان و مەحدودیەتەکانیەوە بەڵام لەگەڵ ئەوە پێشکەوتنێکی سیاسی کرانەوەیەکی سیاسی و ڕێفۆرمێکی سیاسی لە ئێران نەکرا هیچ بەڵکو بە پێچەوانە تەشدیدی دیکتاتۆری و پتەوترکردنی قەیدوبەندی ئیستیبداد و تاکڕۆیی و حکوومەتی مطلقە لە ئێران زیاتر بوو وێڕای ئەوە ئەم گۆڕانانە وای کرد کە ئەم دیکتاتۆریە وای کرد کە لە خوارەوە زۆرتر و زۆرتر بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتی لە نێو خوێندکاران لە پێشدا و دوایش تا ڕادەیەک لە نێو کرێکاران و ئەوانە پێک بێت لە نێو توێژی سیاسی و ڕۆشنبیری ئەو سەردەمەی کۆمەلگای ئێران بۆ وەستانەوە بەرامبەر بە ئەوە و سەرکوتی ئەوەش دەستگای ساواک کە ساواک ناوێکی کورتکراوەی سازمانی ئیتیلاعات و ئەمنیەتی کێشوەر بوو و لەباری قانونیەوە سەر بە نخست وەزیری بوو وەزارەتخانەیەکی تایبەتی نەبوو بەڵام لە واقعدا هەموو شتێکی بوو بە دەستگایەکی جەهەنەمی گەورە بۆ زیندانیکردن و تعقیبکردن و شکەنجەکردنی خەڵکی لە ئێراندا بەپێی ئەو گۆڕانانەی کە لە دوای ئیسلاحاتی ئەرزی حەمەڕەزاشا لە سەرەتای دەیەی چلەوە تا کۆتاییەکانی کە لە ئاستی ئێران هاتە ئاراوە ڕاددەی چوون بۆ زانکۆکانی لاوانی کوردی خوازیاری فێربوون کە تا ئەو کات مەجالێکی ئەوتۆیان بۆ نەڕەخسا بوو
بەرەو هەڵکشان دەچوو. ئەو ساڵانە کە بە ساڵانی گەشەی بیری چەب لە ئێراندا ناوی لێ دەبرێ، بەشێکی زۆری خوێندکارانی کوردی ئەو سەردەمەی ناوزانکۆکانی ئێرانی هەندا بۆ بربەرەکانەیە لەگەڵ ڕژیمی پاشایەتی دەست بکەنە سازدانی کۆڕ و کۆمەڵی خوێندکاری بە بۆچوونێکی چەپ و پێشکەوتن خوازانە. کۆمەڵا یەکێک لەو ڕێکخراوە سیاسیانە بوو کە لەلایەن کۆمەڵێک لا خوێندکارانی خاوەنبیری چەپ و پێشکەوتن خوازی ئەو سەردەم لە زانکۆی شارە گەورەکانی ئێراندا سەری هەڵدا. لە لایەنەکانی دەورەی 9 ساڵ و وردەیەک خەباتی نهێنی کۆمەڵە لە دەورەی شادا بریتیە لە فەنی نهێنیکاری چۆنیەتی بەڕێوەبردننی خەباتی ژێرزەمینی لە ڕژیمێکی دیکتاتۆریدا و چۆنیەتی پاراستنی ڕێکخرا و سازمانەکەت لە بەرابەر هێرشی بەردەوامی پۆلیسدا. لە بیرمان نەچێتەوە کە ئەو ساڵانە ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ فشاری ڕژیم و فشاری دەستگای ئەمنیەتی ساواک بۆ سەر خەباتکارانی سیاسی بە هەر بیر و باوەڕ و ئیدۆلۆژیەکەوە زیاتر و زیاتر دەبوو و جار لەگەڵ جار کۆڕ و کۆمەڵی سیاسی و گروپەکانیان دەدایە ژێر چاوەدێری و دەستگیریان دەکردن و لە یەکتری لەبەر یەک بڵاویان دەکردن. بۆیە یەکێک لە گەورەترین مشکیلەکان و گرفتەکانی ئەو سەردەمەی خەباتی سیاسی و ڕێکخراوەی لە ئێران نەبوونی ئیدامەکاری بوو، نەبوونی ئینتیقالی تەجرەبە و ئاڵوگۆڕکردنی تەجرەبەی ئەو خەباتکارانە لەگەڵ یەکتری بوو لە پێناو ئەوەدا کە نەسلی تازە و ئەوانەی دەهاتنە نێو کۆڕی خەباتەوە بتوانن کە دەرس وەرگرن لەو ئەزمونانە و بە شێوەیەکی پوختەتر و کارامەتر کار بکەن. ئەم دەستگیری و گیران و هەڵوەشاندنەوانە جار لەگەڵ جار ئیدامەکاری بزوتنەوەی سیاسی دەبردە ژێر پرسیارەوە و زۆر جار هەڵەکان دووپات دەبوونەوە. بەڵام لە پاڵ ئەوەشدا دیارە خەباتکارانی سیاسی ئەو وەختەی ئێران یەکێک لە کارەکانیان ئەوە بوو کە چۆنیەتی و شێوەکاری خەباتی نهێنی و ئەو مەوازین و زەوابیتەی کە دەبێ بۆ پاراستنی کاری ڕێکخراوی ژێرزەمینی بەڕێوە بچێ ئەوانیان لەگەڵ یەکتری باز دەکرد، تەجربەمان بۆ یەکتری دەجێراوە و مەبەستمەوە جا لە نێو کۆمەڵەدا بە تایبەت ئەهمیەتێکی یەکجار زۆر دادەندرا بۆ پاراستنی ڕێکخراو، بۆ پاراستنی نهێنیەکانی، بۆ ئەوەی کە ئیدامەکاری و بەردەوامبوونی کاری ڕێکخراوەیی بێپسانەوە بتوانێ بەڕێوە بچێ. من زۆر چاک لە بیرما کە هەر لە سەرەتای پاییزی 1358 کە یەکەم شانەکانی کۆمەڵە لە تاران پێکهاتن، یەکێک لە کارەکانمان ئەوە بوو چون هەر کام لە ئێمە بۆ خۆمان کۆمەڵێک پەیوەندیمان بوو و دیارە لە نێو خۆماندا پەیوەندیەکی چڕوپڕمان بوو. 1-2 ساڵ بوو هەر بە دەوری ئەو مەسەلەیەدا دەهاتین و بیرمان لێ دەکردەوە و کارمان لەسەر دەکرد کە چۆن حرەکەتێکی ڕێکخرا و پێکبێنین. بۆیە لە نێو خۆماندا پەیوەندێکی چڕوپڕی هاوڕێیانەی زۆر زۆر پتەومان هەبوو و هیچمان لە یەکتری شاردراوە نەبوو ئەو کۆڕە سەرەتاییە. بەڵام هەر بەو بۆنەیەشەوە هاتین لەگەڵ یەکتری باسی ئەوەمان کرد کە بزانین هەر کامەمان پەیوەندیمان چەندە بە لایەنی سیاسی دیکەوە، چونکە خەباتی سیاسی بە تایبەتی ئەو وەختە بەشێکی زۆری لەو سەرەتایەدا لە نێو زانستگاکان بوو، زۆر کەسی دەگرتەوە و دەیان و سەدان کەس و باشترە شاید بڵم هەزاران کەس بەشداریان تێدا دەکرد لە هەموو گۆشە و کەناری ئێران. کۆمەڵا لەوەها هەلومەرجێکی سیاسی ئەمنیەتی و کۆمەڵایەتی سەرەتا بە شێوازی نهێنی دەستی با هەڵسوڕان کرد. دامەزراندنی کۆمەڵا لەو سەردەمەدا بەپێی هەلومەرجی گۆڕانە کۆمەڵایەتی کلتوری و سیاسیەکانی قوڵی ئەو کاتی کوردستان و ئێران سەرچاوی گرتبوو. سەرهەڵدانی کۆمەڵا لەوە هافەزایەکی سیاسی، کۆمەڵایەتی و کلتوری داهاتە ئاراوە.
بەهابوونی دەیان لەمپەر لە پێش گەشە و پێشکەوتنی کۆمەڵە توانی ئەو ئاستەنگانەی کە لە پێش گەشە و پێشکەوتنی دابوو وەلا بنێت و لە هەموو ئەو بوارانەدا پێشکەوتنها و هەروەها کاریگەریهایەکی مثبەت لەسەر بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان دابنێت. کۆمەڵە لە دەورانێک سەری هەڵدا کە لە دەورانێک دەستی بە حرەکەت و جنبوشێک کرد کە ئەو حرەکەتە ڕاستە حرەکەتێکی ئاشکرا و عەلەنی نەبوو، بەڵام لە دەورانێک بوو کە بە بۆچوونی من لە کوردستانی خۆرهەڵات تێکۆشانێکی جددی نەما بوو و خەڵک تا ڕادەیەکی زۆر لەژێر ئیستیبداد و لەژێر توتالیتاریزمی شاهانشایی بەڕێواچوو. بەڵام لەو دەمەیە لە ساڵی 1969 زایانی کۆمەڵێک گەنج لە تاران لە زانکۆکانی تاران و تەبرێزوانە کۆبنەوە بە پێکەنانی بزوتنەوە حرەکەتێکی چەپ بە نەهێنی تاوەکو بتوانێت داکۆچی لە مافەکانی کرێکاران و زەحمەتشان و خەڵکی کوردستان بکە. لەو دەورانەیە بە تەسەوەری من دروستبوونی ئەو حرەکەتە بۆ خۆی ئەو پەڕی ئیمان بوو بە شۆڕش، ئیمان بوو بەوەی کە بتوانن سەر لە نوێ شۆڕش دروست بکرێتەوە. هەرچەندە وەکوتم ئەم حرەکەتە بە عەلەنی نەبوو، بە نەهێنی کاریە کرد، بەڵام لەوانە گرنگترەوە بوو لەو دەورانەیە ئەوانەی کە کاریان کردبووانە خەڵکانی خۆشەویستی ناو بستنەوەی حەخوازانەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بوون و ئەوانە بەشێک بوون لە کەسە خۆشەویستەکان، لە خێزانەکان، لە ناو جامیعەیە ناسرا بوون، بۆیە زۆر بە زووی ئەوانە تەسیریاندانا و هەر ڕێخستنی ئەو حرەکەتە بوو کاتێکە لە ساڵی 1970 ئەم حرەکەتە لە 26 ڕێبەندان خۆی عەلەنیەکەوە ناسرێ، وەکوتم پێشتر باسم کرد، خەڵکێکی زۆر لە دەوری کۆبنەوە. بۆیە لە ساڵی 1970 ینی لە 26 ڕێبەندان کاتی ئەم حرەکەتە خۆی ڕاگەیەنێ، وەکوتم ینی بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و گەشەی کرد و بە بۆچوونی من ینی تەنانەت نەکرد کۆمەلگای کوردستان، جامیعەی کوردستانی ئێران ڕۆژهەڵات چاوەڕوانی ئەوەی نەدەکرد کە حرەکەتێکی ئاوا بەهێز بێتەکەەوە، بەڵکو حیزبە منافسەکانی دواتری حیزبی کۆمەڵەش بۆیان جێگای قبولکردن نەبوو. بۆ بۆچوونی من یەکێک لە شەڕەکانی ناوخۆی دوایی کە ڕووەدا ئەوەیە کە ئەم حرەکەتە زۆر بە زووی گەشاکەەوە، ئەم حرەکەتە زۆر بە زووی توانە خەڵک لە خۆی کۆکاتەوە، ئەم حرەکەتە زۆر بە زوو نوێنەرایەتی شەری حەجیاوازەکانی کۆمەلگاکە. بۆیە لە دەورانێکا سەری هەڵداکە بە تەنها کاریگەری لەسەر کوردستانی ڕۆژهەڵات نەبوو، بەڵکو کاریگەری لەسەر گەنجان و لاوانی نوخبەی تارانیشدانا و تەنانەت کاریگەری گەورەی لەسەر کوردستانی عێراق و لەسەر باشووری کوردستانیشدانا و هەر ئەوەشەکە کە دوایی جۆرێک لە قسەیەک هەیە کە تا ئێستا گوایە کۆمەڵی مارکسینی لینی لەژێر تەسیری کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانە بۆ یا پێچەوانەوە، ئەوانە قسەکەوەیە کە وەدوا بە دوایەوەش لەو دەورانەیە کۆمەڵە تەنها بەوە نەوەستا کە بزوتنەوەیەکی چەکداری پێک بێنێ، بەوە نەوەستا کە بزوتنەوەیەکی سیاسی جەماوەری بەڕێخابەوە نەوەستا کە مەسەلەی کرێکاران و زەحمەتکێشان ئەوانە تیارکە بە بیر و باوەڕی فکری چەپی مارکسیستی، بەڵکو هات لە کوردستانی عێراقیش پێشمەرگەی ناربووی کە بەشداری خەباتی حەقوازانی خەڵکی کوردستانی عێراق بکەن و شەهیدیان داوە لەم پێناوەدا و تەنانەت هاوکاریشی گەورەی هێزە دۆستەکەی خۆیان کە یەکێتی نیشتیمانی بۆ لەو سەردەمەیە کۆمەڵی مارکسیلینی بۆ کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان بووە کردووە و تا ئەوەندەی بزانم هاوکاری هێزەکانی تری لە پارچەکانی تریش کردووە و بەشێک لە خەڵکی کوردستانی عێراق پێشمەرگە بوون لە ناو ڕیزەکانی کۆمەڵەیە. یعنی قسەکەوەیە کە هەموو ئەو بیر و باوەڕانەی کە لە حرەکەتێکی شۆڕژگێڕانە، لە حرەکەتێکی کە نوێنەرایەتی خەڵک بکە، لە حرەکەتێکە کە بتوانێت ڕوئیاکانی فراوان بێ و توێڕوانینەکانی گشتگیر بێ و بارودۆخی سیاسی کوردستان و ناوچەکە باش بخوێنێتەوە لە کۆمەڵەیە هەبوو. هەر بۆیە کە هاوکاری دەست پێیەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگانێرێ بۆ خەباتی چەکداری و شەهید دەدا لەم پێناوەدا و تەنانە دەور و نەخشی گەورەی هەبوو لەوەی کە دواتریش جێگا و پێگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە و هاوکاری مادی و معنەوی بکە و ئەوانە لە دەورانێکە و لە دەورانێکی تریشە کە سیستەمی بەعسی فاشی لەسەر حکومە و کە هەڕەشەیەش گەورە لەسەر ئەم حرەکەتە هەیە کە لە هەڵەبجە
قوربانی گەورەدا لە هەشتا و لە بۆتێ قوربانی گەورەدا ئەم قوربانیانە تەنها بەهۆی ئەم خەسڵەتە شۆڕژگەرانەوە بکاوکاری هێزەکانی کوردستانی عێراقەکە و بۆ معلوماتی جەنابیشت گرنگترین شتێکە ئەم حرەکەتەی پێناسێتەوە ئەکرێ بڵێن دەورانێکی گرنگە لە ژیانی ئەم حرەکەتە ئەوەیەکە لە دەورانێکە کە بەعز لەسەر حکومە لە دەورانێکە کە هێزی ناوخۆیی و دەرەکی لەژێر تەسیری حزبی بەعسان و خۆیانە فرۆشن بەم حرەکەتە و جاش دروزە بێ لێرە حرەکەتێک بە ناوی کۆمەڵەوە دوا بە دوای ڕاپەڕین نیشکە هەموو ئەجێندا و فیلەکانیەکەونە بەردەست خەڵک هیچ فیلێکی ئەم حرەکەتە نییە کە بچووکترین تەنەزولی بۆ حیزبی بەعز کرد بێ و تەنانەت بە دێڕێکیش ئەمانە بە تەسەوەری من ئەمە سەرمایەیەکی گەورەی ئەم حرەکەتەیە سەرمایەیەشی گەورەیە بۆم حرەکەتەکە چۆکیدانەداوە بۆ ملهوڕیەکان و ئیستیبدادی بەعز چۆکیدانەداوە بۆ داخوازیەکانی بەعز و تەنانەت نەکرد چۆکیدانەداوە لەکوێ پێویستی کردبێ داکۆشی لە مافەکانی خەڵک کردووە و تەنانە شەڕی عێراق ئێران سەرکۆنەکە کە بە زەرەری خەڵکی هەردوو وڵاتە. لەو سەردەمەدا وەڵامدانەوەیەک بوو بە خواست و نیازەکانی ئەو کاتی کوردستان کە خۆڵقاوی ئەو گۆڕانە یەک لە دوای یەکانەی هەلومەرجی ئەو کات بوو پێکهاتن و دامەزاندنی کۆمەڵە و پاشان ڕۆڵی کاریگەری لا ڕێبەریکردن و ڕێنیشاندانی لا پرۆسەی شۆڕشی گەلانی ئێران و ڕوخانی حکوومەتی پاشایەتی و ڕۆڵی کاریگەری لا بزوتنەوەی خۆراگرانەی کوردستان پێی نایە سەردەمێکی نوێ لە ژیانی سیاسی خۆی وەکو حیزبێکی نوێ خواز و دیموکرات ڕیفۆرمە ئابوووریەکانی سەرەتای دەهەیە چلی هەتاوی کە لەژێر کاریگەری هۆکارە ئابووری و سیاسیە ناوخۆی و دەرەکیەکانی ئەو سەردەمەی ئێران هاتبوونە ئاراوە بووە هەوێنی گۆڕانێکی گەورە لە بواری سیاسی و کۆمەڵایەتی کە دواتر شۆڕشی گەلانی ئێرانی لا ساڵی 1350 هەتاوی لێکەوتەوە. سەرهەردانی کۆمەڵە وەکو بیرۆکەیەکی سیاسی کە بوو بەڕێ خراوەیەکی سیاسی ئەگەر بمانەوێ تەوزیحێکی برێک هەمەجانی بە بدەین و مەجال هەبێ لە پێشا دەبێ بڕۆینە ئەو هەلومەرجە کۆمەڵایەتیە کە کاتی خۆی بزوت کوردستان تێدا بوو و یا بە زبانێکی تر ئەرز بکەم ئێرانی تێدا بوو لەبەر خاترەوە بەبێ لێکدانەوەی ئەوە ناتوانین تەوزیحی ئەوە بدەین کە دیاردەی کۆمەڵە وەکو حیزبێکی سیاسی چۆن بۆ ئەسەری هەڵداوە بۆ یەکە دەبێ بگەڕینەوە هێندە دواتر بۆ ساڵەکانی چل و ئەوایلی ساڵەکانی چل کە خەڵک هەر تەفسیرێکی هەبێ من بەڕێی خۆم وا دەزانم کە ئیسلاحاتی ئەرزی لە ئێران هەرچەندە تەفسیرمان لەسەری هەبێ لە واقعی خۆی قوڵترین تەحولاتی سیاسی لە نێو کۆمەڵگەی ئێرانە دروست کرد یعنی ئەو فەرهەنگە کۆن و ئەو ڕەوشە کۆن و ئەو خوخدانی کە خۆی دەورانی فئۆدالی لە دای مەزراند بوو و تێدا دەژیا و کۆمەلگا بەوە ڕاهات بوو ئەوەی ئەو قەڵای شکان ئەو قەڵا کۆنە کە خەڵک تێدا بوو ئەو بەستەڵەکەی کە وەکو سەهۆڵی سەر ئاو گرتووی ئیسلاحاتی ئەرزی ئەوەی شکان قەلەشی تێبرد خەڵک سەریان هێنا دەرێ خەڵک ڕوویان کردە شارەکان خەڵک ڕوویان کردە بە تایبەت خەڵکی کوردستان ڕوویان کرد دەرەوەی کوردستان بۆ کار و کاسبی شارەکان ئاوەدان بوونەوە گەورە بوونەوە تاکی کورد کە چوو بووە شارەکان ڕاستە لە حاشێ شارەکان جێگای خۆی گرت بوو بەڵام منداڵەکانی دەچوونە مەدرسە خوێندەواری مەجای پەیدا کرد ژنان هاتنە نێو شار وردەوردە دوکان و خەرید و ماڵ بەڕێبردن و کەرەستەی پێشکەوت و بەکارهێنان و ئەوانە ئەو خەڵکەی کە دەچوونە دەرەوە لە شارەکانی ئێران لەگەڵ خۆیان بێزگە لە ئیمکاناتی بژی و ئەوە کە دەیان هێناوە
فەرهەنگ و عەقلیەتێکی تازەشیان لەگەڵ خۆیان هێناوە. خوێندەواری لە کوردستان انحساری نەبوو بە بەشی دەوڵەمەندەکان و وەردەوردە خەڵکی فەقیریش مەجالیان پەیدا کرد بچنە نێو دانشگاکان، بچنە نێو مەدرسەکان. ئەمە هەمووی بۆ زۆر دیاردەی تر ئێستا لێرە نەکری قسەیان لێ بکەی سەنعەت جێگەی خۆی باراوەری کار چووە سەرێ. منزوورمەوەیە گەلە جوود نەما، گەلە دروێنە نەما، کۆمباینێک هات کاری هەموو جێبەجێکردن، تراکتۆر هات کاری هەموو جووتی جێبەجێ کرد. ئەمانە پێکەوە ئەم تەحەولاتە کۆمەڵایەتیانە وە زۆرێکی ترکە ئێستا لێرە مەجای ئەم بەرنامە نییە، معنای ئەوە بوو کە کۆمەلگای کوردستانیش وەک بەشێک لە ئێران تەحەولاتێکی قوڵی کۆمەڵایەتی بەسەرهات. شارەکان گەورە بوونەوە، تەوسعەیان پەیدا کرد، عەقلی شارستانیەت گەورە بووە. ئەمانە هەمووی ئەوە معنای ئەوەیە کە تاکی کورد هەستی بە هویەتی خۆی زیاتر کرد، شعوری چووە سەر، عەقلیەتی چووە سەر. ئەم ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیانە، ئەم تەغیراتە کە لە کۆمەلگایە بەوجود هات، بتەوێ و نەتەوێ تەغیراتی فیکریش بەسەر خەڵکە دێنێ، ئارەزووی خەڵکە گۆڕێ، نیازەکانی خەڵکە گۆڕێ، ئەخلاقی خەڵکە گۆڕێ. حتا لەبەر خاترە ئەوانە ئەگەر بڕۆینە بنەماکەیەوە کۆمەڵە وەکو ڕێکخراوەیەکی سیاسی لە حەقیقەتە جوابدانەوەیەک بوو بەم نیازە تازەی کە لە کۆمەلگا پێکات بوو. لە بەرنامەی داهاتوودا تیشک دەخەینە سەر کاریگەری کۆمەڵە لەسەر بزوتنەوەی چەپ لە کوردستان. تا بەرنامەیەکی دیکە شاد کامەران و بەختەوەر بن. 26 ڕێبەندانتان لە پیرۆز بێت ماڵەوە.